گۆرانی بۆ گەلەکەم بڵێم و ئێسایشکەوام لە خزمەتانە زۆر خۆشحاڵم و یاخۆ بەخێر بێ بەستی ئەوەتم لە چۆ هاتووی وەڵایی لە شاری جوانڕۆ هاتووم یاخۆ بەخێر کەڵی کۆماری عێراق خەریکا و دڵم نییە ڕێک ئەبێ بە دوو پارچەوە جەلال قڕ بەسەرم جەلالێ چایکی ئەزای بۆ گەڕینەوە بۆچێ ئەوەنە نەکبەتی نەمیلەتە ئەبوو ئەسەرمان تا کۆماری کوردستان ئێمەوە ئەبووین چاوەڕێ بووین بین بە دەوڵات ماڵتان بە قڕ نەژیرە چۆن ئەو دەوڵەتە قڕکرا بەسەر جەلال تۆ خواب بکەم تۆزە قوارێش ئەمانە بمێنێ قوڕی خواب قوارە چییە برام قوارەی سیاسی باشە کاجەلا تۆ سەر لە سیاست زۆر دەرەچێت باش تۆ بڵی ببینەوە بە عێراق بە قورئان ئۆکرانیا ئەوی ئەو ڕوسیا بۆی بچێتە سەر ئۆکرانیا بگرێ بە حەقی قورئان عێراقی ژێمات وڵاهی خۆ با پێ بڵێم ئێستا دەمێگەیە بۆ نمونە لەسەر ئەم مەسەلەی نەوت و غاز و بیگرە و بەری و خاڵە سنووریەکە هەر خواب بکە ئەم برادرانی خۆمان ڕێکەون لەگەڵیانە خۆ کاکە چی تێچێ ئەو دەوڵەتە خۆی مەی داماوی هیچ ئەو باشە ئەزای ئەڵەنەوەی ئۆکرای سەر بگرێت باوەڕم پێ بکە ئیتر عێراقی ژێ سەر بێت ئێراگرێ وڵاتێکە چه وڵاتێک ترەگرێ ئەی زۆر سەیرە ئێستا هیچ نەبووە لە خۆ چین هەڵکتاوەتە سەر تایوان خۆر بەسەر ئەجا کوردی نەگوێتە بوو ئەچم حەزی لە ژنی ئۆکرانی بوو ئێسم ژنێگەێنم لێ قڕ بەسەریەوە باوکە ئێستا هەیە ئەچێ بۆ هینەوە نێ بە بەسا بەچێ بۆ شارگەری خۆ بەخش بەخوا بۆ ناچێت کورە شتێ بە تۆ بڵێم سوێن بەخوا هەچی ژنیم هەرێمێ ناوکی کەوتووە بۆ یاڵن هاتووەڵەن دووچێ وەجبەی خەڵک هاتوو بۆ جەزاوە کۆنەکانم برا دەسێتەڕیان ئەقە بڵاو بۆ لە سۆشیال میدیا بەسەر بڵاوەکەنەوە وەڵڵای یەک ئۆکرانی ناتۆتە کوردستان بەس بەخوا من لە دڵمەوە دڵم جوانەکە بۆ میلەتە چکۆی مەخۆمان بەسەرمان هاتووە یا ڕەبی خوایە گیان مرۆڤایەتیمە بپارێزی لە شەڕ و ئاشوو بوو لەم نەهامەتیە گورە وەڵی دڵمان شەقە بەجا بەشێ وتمان لە ڕادوی ئێمە لە ڕادوی گەڕێن باسی ناخۆشی ناکەین جەدا تۆمە ڕۆژگارە خۆت لە بەرنامەکەی خۆتە نوکتە و قسەی خۆشەکەی بۆ باسی من بوشە ناخۆشە بەس با من ئەها ئەخی شتی ناخۆش بڵێن بەڕاستی ئەها خوای گەورە چۆنە ئێمە ئەو خەڵکەمان کە چووە بیلاڕوسیا باشە چیان لێکرد ئۆکرانیەکان 8,000 چەکداریان قسە سەر سنوورەکەی بۆی کووردا هەڵنەبێ ئێستا خۆیان ئێستا تۆریان نەگری بەپەناوە نە ئەشە و بیلا یەک نەفەر بەسەند بە شاگرد وەریان هیچ ئەگەر بە من بێ نایڵم یەک نەفەریان بێتە هیچ کەم میلەتە بۆ لەسەر کوور دەڵباتێ بۆ ئاگاداریت بەس وەڵی ئێمە میلەتێکی بەڕەحمین مامە جەزاوەرە سەیری کردنیوە ئەم کوردە پرۆفایلەکەی کرۆ بە عەلەمی ئۆکرانی کاکە ئاخر ئەمە لە دنیای شتی وا نەبووە دێمە چەند ڕۆژتر یادی لە زمانێ باوەڕ ناکەم هەمووی چەند وڵاتێک هەر ئەو وڵاتە زلێزانە بوون ئەو ئەڵمانیا ئێستا بە لەجوو ئەرمانەکە خۆی چیمیایی پێ بکرد یابانەکە خۆی بەسەری هاتووە تۆزە هینەکە ڕەحمی هەیە یەک تۆس ئاتفی هەیە ئیتر باقیەکە یارم سیر دەکا و پێیەکەنێ کۆرەت خوا باخەمێ بەبا بکەین کاکە حەمەوەیسی لە جوانڕۆ هاتووە سا بۆم دەرکەوت خوا بەخێر بۆ چاخانەکەی گەڕیان و بۆ ڕادوی گەڕیان بە یەکەوە وڵات پێم خۆشە ئەگەر بەزمێکمان ساز کردای باوکاری کاکە ڕەحیمی باڵەبان و کاکە بابانی زەڕە بۆ کاکە چاخانە جوانەکەی جوانەکەم فەرموو ئەوە تۆزێک بەرەوە بۆ شتەکانی خۆت چاپی لە خزمەتداری ئەمڕۆ لە چایخانەی گەڕیان بەرنامەیەکی ڕاستەوخۆمان هەیە لەم بەرنامەیە هەموو بەیەکەوە بەشدارین بەرنامەکە ئەڕازێنینەوە بە گۆرانی بە مۆسیقای کولتوری و فۆلکلۆری ناوچەی جوانڕۆ و ڕۆژهەڵاتی کوردستان چاخانەکە ئەوەدان بێمیشە هەموو کات لە خزمەتە نابین فەرموو چ گۆرێکتە بە غەزەڵە دەست پێکەین ئەگەر سپیکەرناوی بکەیتەوە مەمنوو نەبین فەرموو
يبدو كسوني وابد بين أقل فرزان شاوكم شاوبتكم بوي وادي وانبو عمري بشر فرازي وبخوش ناوي جيان دولتي روح كان اليداني أشنا وبقان أبوه من قبل الزربو للروي ساقي من قبل الزربو من قبل الزربو للروي ساقي لنوشيني شراب السبو دفني خيالات ساكني ما يخالفون من كجيرو قوشجيرو سلخوانو كشي بوتوفيري كشباقي نارتي مسالمو لخواي داي بارمكي بانا هاي مرو بواني دوري نميا داي بارمكي بانا هاي مرو بواني دوري نميا بخوا شيبا حما كزوجان مرق كدينو بينو هاي مرو من مرق كدينو بينو خوشوي سكايا غرامي جاني بناي ديدم روحي رواني شيت على سرشي ليم شوي بطينا من الباجي يجلم الدنيا يجينا هاي بارمكي هاي مرو بواني دوري نمية بخوا شيبا حما كزوجان مرق كدينو بينو هاي مرق كدينو بينو
تفت مرداكي هرقي سركي ارسل صاعتي خمرايني همو قنجيني ودنيا ديني سوزة وسوزة سوزة كيمالي تولد وزرشي ببحالة كاك جزاداني شكمن كوشغالي سر زين ما يخورانا زور برشان وقرانا زور برشان وقرانا سوزة 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 قيمة لدو سوزرجي ببحالة لدو سوزرجي ببحالة بابشي نسر ويثبت توبكاري توبة لقشي لا ضيداري توبة لقشي لا ضيداري سوزة 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 قيمة تولد وزرشي ببحالة تولد وزرشي ببحالة كمان بروا بوسديسا دور لام بقري فانسا بيزمينا لبابي درجم بابي بابا ميلك جاري قوم دادوما ميلك جاري قوم دادوما هاي سوزا 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 سوزة 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 كيميوكو شاوم لي مبرا ما كافدنا قومي شاويكم قبكا ما كفانا دم خوش بي دستان خوش بي يك بي كاك رحيم كاك بابان يا ربي كس صاحب شاخانه نبي لم برنامج بحساب من صاحب شاخانه بس ما يكي من جناك قرب سريع وباكم جل او انا موتوب ما كاكا جو انا مود باسي قيران يمكن روجي لم تكشوا لبرنامج شاطر من الراديو قيران باقي قران او شلون قلتم لك قافه البرنامج انا باسي هناك والله خو هذه الراديو كا باس الكرجاني فيش وتم الراديو قيران والله الراديو قيران خوش انسان جا من اما يكشتم بيبلم كام كاكا حمايه خوشكزاي هنرمندي ميلي برازاي هنرمندي ميلي دن خوشو خوشويستي هما كاكا عزيزي ويسي يا اخو بخير بين جوان رو مشاتوا امرو مياني كي زو خوش مانا بولا چایخانه كاكا جلاجان والله ريزة شابيني بوم بتاعي باشا واخوا جا قرب سلام تولي شنو نسيت جرا شاشة قداغي اللي بنزيخانية اما شايخانه بينيون جريتي انا شاشة اما ياك دوميان بارحال تو شاكمان ببيني ممنون ابين
چاکە زۆر خۆشەوە بەتامە و بەڕاستی هەرمەگە بەو چایە تۆزێ من و کاگرەبا زەردوکمان پەتامانە بەس بۆ نەکبەتی کۆرۆنا نییە ینی بۆیان بۆ نەکبەتی کراونەوە ئێمە لەوانەیە نازم من فاسم گوتی کۆرۆنا نیە بەڵام لە کۆرۆنا پیستر بوو زۆر سێرە کاکە جەلال کۆرۆناژ نییە بەڵام بەقەدە کۆرۆنا ئای دەستەکانە خۆش بێ بەخوا هەر چاکە چاک ئەمان چای تۆزە کەم ڕەنگە خۆن کاکە جان ئەمە چایشی ئەوە کاکە جەلالەوان ئەیگەن بە سێ چا بە قوربانی منال چای ناخۆ وڵای کاکە جەلا من دەبێت داوای لێ بردم کەم هەرچەنە بەرنامەی ڕاستە خۆشە بەزە بێت جواب بێ پێیاندی بە مەشکمە چاخانەی دەخوا ئەمە جیازەکەی بۆ چاکە دوێنێتەوە جیازێکمان سوتاوە کاک مەریوانجیان کاک مەریوانجیان سڵاو ڕێز بۆ تۆ لە بەرنامەی ڕاستە خۆیان لە تەلەڤیزۆنیش بەس کردمەوە مۆبایلەکە وتم بە خەڵکیشم ڕاگەیان و بە چایچەکەشم و بەرنامەکەمان ناوی چایخانەی گەڕیانە کاک جەلا گۆڵەی چایچیە لەمەیە وتم وەڵا کاک مەریوان ئەبێت جواب بەمەوە جیازەکەی ڕادیۆی گەڕیان سوتا بووی تەلەڤیزیۆن ڕادیۆکەی کاک مەریوان بۆمان چاکاتەوە جوانەکەم برای منی ئەوە کاکەم زۆر باشە کاک مەریوان گیان زۆر باشە برا گەورەکەم چکە بەرنامەی ڕاستەخۆی من هەموو شتێکم قبوڵە بەس بووە کاک مەریوان شکر بۆی چاکردین ڕێز سڵاومانەیە سافی ڕادیۆ زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ کاک مەریوان هیچ ناڵی بە بەرنامەکە داخڵەکەم کە بڵێ و بژدەیە بۆم چاکردونێتەوە دەستە خۆش بێ کاک مەریوانجان سڵاو کاکە مەریوانەوە پەیوەندی پێوە کردین بەم ڕۆژگارە شتمانە سووتێ لێرە تەمان ڕۆژە ڤۆڵتاژ جەتەقێتەوە ڕۆژێ ڤێکتەر ئیشەکەوێ کاکە جەلا بەڕاستی هەرخوا بکات چاخانەکەی تۆش ڕۆژە گرمان تێبەرنەیە کاکە ئەو تەباخەی ساڵحی چایچی چاخانەکەی بۆ جاران چاخانەوانە کاک ساڵحی و نەرمەندە بە هادیە بۆ هێناوی وڵای دێ کاکە جەلاژەن باشە خۆشیێ بێ ڕۆژە بێ خۆی کاک ساڵە ڕاست ئەم بۆی ئەم بەزمانەمەدانە پێشتر لە چاخانەکەی شان بەزمەمان جێراوە لەگە جەماعەتەوە هەروە لای کاک سەڵاحی چایچیش کاک سەڵاح و کاک ساڵحی هەردووشیان یعنی ئەم دەستورە کۆنی شەبووە من پێم وا بێ لەسەر ڕێگەی کاروان سیشتەکانیش لە مەرزەکانیش هەر لە چاخانەکانە تەنان باس سەی محەمەدی سەفایەکان جارێک بە دەروێشی هاتووە بێ بۆ ئێرە هاتووە بێت بۆ باشوور بۆ لەگە دەروێشەکانە لە شوێنێک لایەن ناوە چاخانەی ئەمەی لە کەپروشتا بووە ئەمە بە سەراتەکەی بەڕاستیە بەڵێ بەڵام زۆریان یەکرۆ گۆرانی بڵێن جەماعەتێکی لێبوون بەداخەوە ئەوەژەڵێم جەماعەتەکە پێشمەرگە بوون کاکە جەلال زۆریان لێکردەوە توانە هەر بێ گۆرە کاکەوتێتی بۆ خاتی خۆ من دەروێشم و چۆن گەڕای توانە هەر بێ ئەوش لەبەر ڕێگەیان گۆرانی وتووە کە گۆرانی وتووە ئەمەەی لێ پاداش بۆ چوە هەدیەوە نێ شاباشوویە گۆرەوتێتی جاکاکە بۆ نەمەلایەتە گۆرانی دەڵێ میترم بە سەراتەکە خۆی وایە بەو شێوەیە کارڕاتەوە بێ بۆ هونەرمەندە بەناوبانگی کە ئەیبینی بەڵام بەڕاستی سەی محەمەدی سەفایی لە هونەرمەندە میلیەکانە خۆتان لەزانن پێشتر وایە زانی بچۆن ئێستا لە بەرنمەکانی گەڕیانە ئەومان تەرکرێت لە هەندێک بەرنامەی ترا ئیلا بێ بۆ ئیمباخ و قات و نەجوڵیتەوە ئێمە ناوتمان ئەو سایلەمان گۆڕی بۆی نامان ناو چاخانە سەی محەمەدی سەفاییش بە هەمان شێوە بوو هونەرمەند جاران ئەوێ بێ هەر ئاوا بجوڵیتەوە من بیرەمێ دووەبلاجی گۆرانەکانی کەرکووکە بوو بە هونەرمەندەکانەوە چی باشە مەسەڵەن ئەوێ کەلیمەیە گاواڵێ هەیداد و بێدایەت ئەرێ بووم بە ئەخر نابێ کاکە ئەی نابێت لەوە زیاتر بجوڵیتەوە بەس سەی محەمەدی سەفایی هات خۆتان نەزانین لەگە گۆرانەکانە بە جەوێکی خۆش هەڵە بەزێتەوە دەفەکەی بەرزەکاتەوە خۆی هەڵەسێت سەر پێ ینی ئەمە خۆی بە گۆرانی وە بووترێ و عەزیزی وەسیش و ڕێچکەیشکە مردم بۆ گۆرانیۆژەکان وارە بڵێ ئاوا بکات بڵێ خەڵکیش شۆقی پێ ناوەختی خەڵک تۆ مەسەڵەن بڕۆ شوێنێکی هەموو مەسەڵەن کشی ئاوا بکات ناخۆشە نەفەر پێ بکەنی هەموو کەسێ نوارەی مرتاحەوێت کەم 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 خۆی ئەو ستایلە کارخانی ڕامبۆژ خالد ڕامبۆ دایهێنا عومەرە بچکۆ دایهێنا دوایە عەزیزی وێسی و ئەسا لوقمانی عەزیزیە لەو دیو ئەوانە هەمووی یعنی بێت تۆز بە پاسینەوە وەڵڵا نازم
باس من سيرم ليشد يا من راب كم تنغنا فزب متر ابي بلا بس ما شاء الله بور راكدنوا هيك شيء جديد مام جزاب روان بيبقى بقي هو قلنا حفله هلاك به خوي من البوتوما بوتوما اگر عقلك شوار ولا قبل شوار يتري بنا بو هلاك شكل لا كما هربت بس لازم تشون بوي اوتري والله حزق بروج ميوان داري او كاغلق ما يمكن بدل له يا اخو قينا خوي كوميديا يا شتي حركات جركه بلا بس جلال دنگی شي خوشه براسي دنگی زو خوشه كراكش يسا جنريك زو بتواني لك يا والله بس تكليف لما سوقتك وزغاري كاين خويا ياريو هذا صح الله والله ما برنامجك معنا اقروت يلا مكابل معنا من جاري ترى الله براسي بيتان لم يعني الرنجة كمنو كاك جلاليش يا هنرمند كان زوجار ألم كدلي أو خوشكين مثلا هنرمند هنا والروج جواب وليرة دانشتو بنموني هنمو كركاني صلاة داودوان باورم بيبكا خوان لخوار هيلي هجاري شوشين يعني يكتلوس كاي خوشي لدلي خوانانية بس زين دلي أو خوشكن مثلا إيما كاك جلال بمروج قال نكتتان بوكا خو مزام تشنشي شو مشاكل الدنيا هي هموما يستاش خاصة لم قيرانية كأمي أوكراين هي براسي لسر لواري جنگين همو دنيا لسر لواريكا يعني شلون كوروناكا خريب وهمو دنيا لنا وبريتو اما هر بردوام بينما نجيو خفت قون بدرجه 2 سالي كورونا اما حمور روجك برنامج انا بدلي وما خوش كدو ام روج هیوادارین ام گۆرانی و بەرنامەی ئێمە ئاوپرژێنێ بۆ دڵی ئێوە دڵتان خۆش بکەین لەگەڵ کاکە حەمەوێسی کە لە جوانڕۆ هاتووە برازای عزیز وێسی هونەرمەند ئەچینە لای گۆرانیکتر و لەگەڵ لەناو چاخانەکەی ئەمڕۆ کاکە جەلالەکە بەسە ناوی چاخانی مەڵکەنی و چاخانەکەی گەڕیانە بەڵام کاک جەلال ئەمڕۆ سوپاسێکم کە ئەو ڕۆڵە جوانە ئەبینێ لەگەڵ توانە مادەم وایە با یەک پەیوەندی وەرگرم پەیوەندیەک وەرەگرم هاوڕێی هەمیشەیی گەڕیان دڵسۆزی هەمیشەیی رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان کاکە توانە قادر لە بەریتانیا و کاک تواناجان سڵاو ڕێز بۆتەوە کاک جەزاجان سڵاوی خواتان لێ بەکار نامەش براجان سڵاو لێ بێ کاکە تواناجان قوربانی شاوم دەنگ و باسیەوە کاک جەلال کاک جەزا بوو ئەو نەوتۆ کاک جەلال دەنگ و باسی مامە جەزا قوربان ئەوە جەلالی براشم لێرەیە کاکە بە قورئانە کاک جەزادای بۆ سیاڵم جەلال پێکەنین یەکەم مێ لەو ساکۆ لەو دوکانەیە بە تاقی دراخی کاخەتێنە پێکەینە جەلال زۆر جوانە بۆ ژنانەوە ئەڵ لە مەیانی حیوانەکەیە بۆ خوایە مامە پێش بەرنامەوتمان لە دووسێ کەس دەچێ بە زێرە نایڵی لە بەرنامەکەی بەڵام دوایی بینەران و هەوادارانی جەلال گۆڵەی خۆیان ئەوە تیکتۆکی کاکەژیان من ڕێز و سڵاو و خۆشەویستی مێ بۆ ئێوەی بەرز و بەڕێز بۆ کاک جەزا ینی بەڕاستی ڕادیۆیەکە لە دڵی هەموو کەسێکە جێی خۆی کردوێتەوە ڕادیۆیەکە بێ مەعاش بێ موچە بێ هیچ شتێک دڵی ئەو خەڵکە خۆشەکەن ینی بەڕاستی ڕێز و سڵاو مێ بۆ کاکە ڕەحیم دەسوو پەنجەی خۆش بێ بۆ کاکە ئین ناوی چییە زەڕب لێ ناگەی نەبی چوانێ کاک بابان دەسوو پەنجەتان خۆش بێ کاک ڕێباز سێری کە بەو ماندوو نەناسی نەخۆشیەوە هاتووە ینی بەڕاستی ئەوەی بەیەوە کرێ مامە جەزا بە زۆر کەس ناکرێ بەڕاستی ئێڵم تەحەداکەم وەڵی کاکە توانەجە منیش باسی ئەوم کرد ئێستا میلەت و خەڵک و مرۆڤ پێویستی بێمێ لەم کاتەیە خەڵک هەمووی دڵی بێتاقەتی لەسەر لێواری شەڕ و جەنگە ئێوەش خوابتان پارێزێ لەو بەریتانیایە خواب بکە باوەڕەکەی کاک جەزا ینی ئەم لە بێ بازاڕی ئێستا لە وڵاتە ئەن هیچ ساڵە کۆم ساڵ نەبووە ینی بێتاقەت لە بەیان دانیشتم بەس بەڕاستی تۆزێ خۆم بۆ مەشغوڵ کرد پێکەنی نەما تو دەزێ کەوتمە پێکەنی ینی بەڕاستی لێرە ژوەتڵەکە باش نییە ینی بەڕاستی کاک جەزا بەڕاستیەوەی بە ئێوە کرێ بە زۆر کەس ناکرێ بەڕاستی من دەستخۆشیتان لێەکەم من هەموو دەقەیەگەڵم دەستخۆشیتان لێەکەم زۆر سپاس دەکەم کاکە توانەجیان یاخوا سەلامەت هیوادارم هەر سەرکەوتوو بن هیوادارم هەراوە دڵی خەڵک خۆشکەن ینی ئەوەی بێوە کرێ بە هیچ کەسێ ناکرێتە عەداکە من لە وڵاتە ڕۆژێک بە خۆبەخش هیچ ناکەم کاک جەزا بەڕاستیە ڕاستە فەرمووی یاخوا سەلامەت بی کاکە توانەجیان سپاس دەکەم هیوادارم ڕۆژێکی خۆشتانە بێ بە خێراتنی ئەو برادەرە گۆرانی بێژەشەکەین برازەی کاک عەزیوەیسیە بەڵە گیانەکەم سەوتێکی خۆشی هیوادارم تۆزێ گۆرانیمان بۆ بچڕێ بۆ سەوتە خۆشی بەسەر چاوم کاکە توانەجیان زۆر سپاس بۆتەوە کاک جەزاجیان من دووبارە خۆشحاڵ بووم شۆم لە دەنگە بوو تۆ کەسێکی عەزیز و بەڕێزی هونەردۆستی بەڕاستی ئەوەی بە تۆ کرێ بە هیچ کەسێ ناکرێ ینی هەموو گۆرانی بێژەکان من دەمەکەوتومە کاک جەزا ئەوەی کە خەریکی گاردەیە و پارە پەیاکە هیچ نەبێ بەپی پێویست لای لەو ڕادیۆ کاتەوانێ لە خۆمەوە کاکە من یەکەم کەس لە خۆمەوە دەست پێ بکەن ئەی بەڕاستی ژێنە زۆر سپاس دەکەم گیانەکەی من لە خزمەتانە ڕۆحەکەم هیوادارم ڕۆژێکی خۆشتانە بێ هیوادارم کات و ساتێکی خۆش و لە بەڵام مصیبەت بە دوور بن ڕێز و سڵاو بێ بۆ کاک جەلال
تەحەداکەم بەقی زانای برام خۆشە کاکجەلال زۆر مەمنونی کاکە توانەجیان کاکە توانەجیان ئەو سلانەشی لێ دیوادارم مەناوە بگەڕێت کاکە بەس کاکجە زانای چی کەمە جەلال ژنەکانی تەرتیبە بەس کا لە ئەدیداسەکانی کەمە وەڵا ئەوش ڕاستەکەی کاکەژان کاتێکی خۆش خۆشحاڵ و ژۆرە دەنگام کاتێک خۆش ببورن یەک پەیوەندی تریشمان لەگەڵا بە ئەوش وەرگێنین کاک محەممەد لە سلێمانی و کاک محەممەد جان سڵاو ڕێز بۆ تۆ کاک محەممەد باشی بە قوربان سڵاوبانەیە بۆ جەنابەت کاک محەممەد جان قوربان یاخوا نمونەتان جایە مامە جەزاگیان خوای گەورە سەربەرتان کە ئینشاءالله زۆر زۆر نمونەتان زیاد بێ ئینشاءالله بۆ خەڵکی فەقیریەوە زۆر سپاس دەکەین کاک محەممەد جان یاخوا بنەوەی کاکە بە خێراتی میوانەکانی ژەکەین لە دەوروبەر لەو برابەر ڕێزە بۆ هەموو کارمەندان وەڵا من وەک ئەوەی معدل لە تەکسیام حەزەکەم گەم لەم بەرنامە جوانەیەوە بێن زۆر مەمنونن کاک محەممەد جان یاخوا خوای گەورە ڕزقی تۆش بە ئەزانم بەنزینش گران بۆ باسی ئەو نەشتی ناخۆش نەکەین بەس خوارەکەم بە ئێوەش بکات بەڵای قوربان ئەوان بۆ زیرە بۆ مەسەلەی گرانی و پێوەری زیرەک و ئەمانە زۆر ئازا منانم ڕۆژانە برادرانی ترافیک اینێکیان کردۆ بەرنامەیەکیان کردۆ لەگەڵ بۆستەگی بەرەڵا ئەمانە نیشتمەڵی حکوومەتی هەرێم بۆ پێوەری زیرەک و بازینگرانی و بۆ ئەمانە زیرەکە بەس ئەوە پارەی تێجێ قڵ نایبڕێوانە بکەن بۆ هاین تەمەڵە ئەرەوەڵا بۆ پارە تەمەڵن قوربانجان هەروە بووە ڕۆحەکەم قوربانم ئینسانێکی وەخۆ بەڕێز ئاوا بەبێ موچە و ببێ هیچ ئاوا خزمەتی ئەو خەڵکە نمونە زیاد بێ داواکەن لە هەموو خەڵکێک ئاوا بتوانێ ئیشێ بکا بۆ خەڵکی استفادەی لێ بکا و من و خۆم دەستخۆشیدان لێکم برا بەڕێز زۆر مەمنونین کاک محەممەد جان ڕێزی دنیامانەیە بۆ تۆ دەی قوربان خۆشحاڵم بۆ برادران بۆ هەموو کارمەندان دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم کاک محەممەد جان قوربانێ کاک جەزا بەلەوەکە دەست پێ بکەم حەزەکەم شونە ماوە لێرانە بەڕاستی من میێوانی دووسێ بەرادەری خۆشەویست بووم کاک ئاوات کاک سیروان ئەمانە بەڕاستی زەحمەتیان کێشا و من سپاسیانەکەم و هەروەها سڵاو ڕێز و خۆشەویستیش بۆ هەموو کوردێ چی ئەوەی وا لە کوردستانی ئازادا چی ئەوەی وا لە ڕۆژە هەڵاتە و توای ئەو خۆشەویستانەچە لە ئەم دنیا لە هەرکوێ ئەم دنیای تماشامانەکەون بینە و بیسەریە من ئومیدەوارم بۆ شرکە ساتێ هێمە دەڵیان خۆش بکەین سڵاو ڕێزیان بۆ نێرم و پێم خۆشە پێشکەشی تەواوی خەڵکی سەلاسی بابەجانی بکەم چون ناوچەی خۆمە پێشکەشی شاری خۆشەویستی جوانڕۆ تەواوی ئۆرامانات مامۆستای خۆم چون بەڕاستی من تەڵەبەی عەزیزی وەیسیم پێشکەشی کاک عەزیزی وەیسیەکەم و واروەها بۆ باوکو دایکی خۆشەویستم و بۆ ئەو خۆشەویستانە و جەنابیت و کاک جەلالیش سپاس زۆر سپاس هاي ماشاءالله من بوسل شوارو ومالك زوران من بوسل شوارو ومالك زوران والله ومالك زوران
خزاي دوز لخومي لأنه مال يكيمي خزاي دوز لخومي لأنه مال يكيمي لويلي شاراني ويعود على يكيمي لويلي شاراني ويعود على يكيمي هي ويل خسانو وبر الخسانو هي ويل خسانو وبر الخسانو من بوسر شوارو ومال خزورانو ومال خزورانو قطر دوية وقطر قايا قطر دواء وقطر قايا لعزرة قرماء يخيك الوبايا لعزرة قرماء يخيك الوبايا هي ويل الخسانو وبر الخسانو هي ويل الخسانو وبر الخسانو من بوسر شوير ومال غزيران والله بومال خزوران بغتل أوايل سياجار بي بغتل أوايل سياجار بي تسيلم دليلي باوار بي تسيلم درور باوار بي هنار كيميني دلدار كيميني هنار كيميني دلدار كيميني تصبر بيران العاند جميني تصبر بيران العاند جميني اخوانك بمريدي نبوي بداخم اخوانك بمريدي نبوي بداخم بجوي بقول على ديدي كمي تباخم بجوي بقول على رورو كمي تباخم هنار كيميني دلدار كيميني هاي هنار كيميني دلدار كيميني تصبر بيران العاند جميني تصبر بيران ويا العاند جميني وسور قول يا نالو وي 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 بمالو وسور قول يا نالو لا يلا ليرا بمنو ميواني شامي كالو غير قرمشينا كافر نبيني حالو قرمشينا يغير كافر نبيني حالو وي بجاني قول بجاني بجاني قول بجاني بجاني قول بجاني توكلواتو بجاني هسي كان شايتيكو طريقو لو خاك خلي بكل ميسوني ديانا بفرع فوري سهاني بفرع فوري سهاني
بخوای گەورەی بێدەزین بێ شەریکە بێ وەزین ئەو من پێکیاگەم بەدین باڵە بەسیا بەزەژین ئێرانم هەموو بۆنێ ئەو کچەنە بێ نابمژین وەی 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 بێتەوە خاکم بەبەر پێتەوە عمرم لە نوێ دەنووسێ کە ئێواران بێتەوە عمرم لە نوێ دەنووسێ کە ئێواران بێتەوە هەی بەچەنی گوڵ بەچەنی دوو کڕواتم بەچەنی هیسیگەنێ چای تێکە پڕیکە لە خاکە قەنی بە گوڵمی سوونی دیارە بە فراوخۆری سەهانی ئەی بە فراوخۆری سەهانی بەخێر بێنەوە یاخوا دەستان خۆش بێ ئەو ماکەی کاژەرا کراوەتەوە ئەوەی عامەکە جان کاگرێ بەس جاوام هەربوشتە نەبوویایە وێستا تۆزە بێتاقەتم هەربوشتەوە پێمەوە دیار ئەجی ناخوا ئاگای لێ هەر خۆمە کوشت یاخوا بەخێر کاجا بووە بێتاقەتی وڵی هەستمەکە زۆر بێتاقەت جەلاجاویستم مێشتە پێ بڵم بابە بیستران و بینەرانی بڵم خوای ئەو جەنگی جیانی سێمە ڕوو نازانین بۆ حوتی سیادی ڕاپەڕینمان هەیە لە ڕادوی مەڵبەند یادی دامەزانی 26 ساڵی ڕادوی سێمانیە هەشتی سێ یادی ڕۆژی ژنانی جیهانیمانەیە جەژنی ژنان لە ماڵی کولتوری سۆفی کەریم هەرم جەماعەتە بێکەوە وەکو هەموو ساڵێک 16 سێ هەمومان لە بەدێک ئەنجا مانگی ئازار وەڵی من نازە مانگی مارس پێ بڵم مارس یا ئازار خۆشیش و ناخۆشیش زۆرتە سێریکە یادی ڕاپەڕین یادی مەسەلەن ئەوەی هەشتی ماسکەوتمان جەژنی ژنان 16 سێ یادی چیمیابارانی هەڵبجەمانەیە هەمومان بەیەکەوە وەکو هەموو ساڵێک ئەوە 28 ساڵێمە لە بەدێکی سەرا کۆمەڵی هونەری میلی ئەوە بەیەکەوە خۆبەخشانە چین لەبەر سەرا یادی کارەساتی هەڵەبجە ئەکەینەوە یادی شەویدان و قوربانیان ئەکەینەوە لێە 23 جەژنە خۆشەکەی جەژی نێتەوە باوکە پارخۆل لە بناری گۆژە دنیا قەومانە بوو ئەم ساڵش بامان شوێ لە بناری گۆژین و لە مامەیەرە شەر بیسیبایی نۆرۆسێ بەس ئێمە وەکو پار هەر لە بناری گۆژین کۆمەڵێک ڕێکخراوی کولتوری و گروپی هوەری هەمومان لە بناری گۆژە 23 لە هەمان شوێنی پار نزیکی تایتانیک جەژنی نەورۆز پیرۆزەکەین بە ئامادەبوونی ژمارەی زۆر هونەرمەندانی ڕۆژهەڵات و باشوور و گەرمیان و کوێسان و هەورامان بەس کاک جەزابێ لە بەیانیەوە دەست پێ بکەیت هەجا تەواو نابێت گۆرانی بێژ منە کوژێ کاکە بەشەرەم تیای بووی باش بۆ شەوتم ناڕۆی ناخۆبان وەرە بیڵێ ئەزای خۆی کێشەکە لە چێە ئێمە تەمەن ئەوەنەمان خۆشەویستی بۆ هونەرمەندانە خۆیان ئەمەنە حەزەکەن لەم جەژنەی کووردا بەشدار بن بەڵام کە تۆ بێنە بەرچاوی خۆت ئەگە 20 گۆرانی بێژ بەشدار بێکی 5 قەش بڵێن نەکاتە 100 ساعت 25 ساڵ ئێستا سعادیانی چەندەکات 4 ڕۆژەکە جامە خۆبێ بە شایەکەی کاتی خۆی نیو ساڵەکە بەسینە ئیشەڵا ئێمە تەحدیدی یەکەی ئەو بەڕێزانەشکە بێن شەرت نییە بیڵێ کاکە من عازب سایزەرم شەرتە بچمە شوێنە هەرە بێ لی بم کاکە ڕێبازی بەدیجێ هێت ئەوش باوکە ئەوش بە خۆی دانا بەس لەوێش کاکجلانی چەکەی قورسە بێ هەموو چای بەچی دێنی بابا لێ چایەتی ناکاتەوە ئەو لێ بە تەنکەرە گەورەکان بێ بە هەموو شێوەیەک ئێمە ئەوەی کەماوە بێڵێم دوای جەژنی نەورۆز 22 مانگ ئێمە لە سێوسێنانین هەموو ساڵێک 22 مانگ یادی چیمەبەرانی سێوسێنانی شەکەنەوە سەریە مانگەکە خۆشی و ناخۆشی تایە بەڵام ئەگەر جەنگی جیهانی سێم ڕووینەیە ئەگەرم شو بە ئەتۆم ئەو پیاڵە و قۆری و ژێ پیاڵەکەی جەلا لەگەر نەبوو بە تۆ زووبە جەلا هیچ لە مەخزن بەتەما بێگە حربەکە ڕوویان وڵی من هیچ شتێ لە دەست نایە بەڵام بەزانی چی ئەم خۆشیە لە دەزێ ئەوە مشکیلەکەی
جام کابرایش نازان بە ذاتی خوا دەموچاوی لە باش ناچێت عادی ڕفیقم خۆشەوی بە قورعان با نەمرە میشمەیەم بەهارێ بەدەست من نییە تەکلیفی لێم نەکرێت خوا با نەمرم وەڵی ئیشم زۆر ماوەتم ئەڵێم هاکە کابرا بەیانیە هەستا ئەم دوانەی بوو بەدانێگا لە ناوەڕاستە دەجاڵە کێ بە حەقی پێغەمە زۆر لە ویژەچێت زۆر مەشاکل چییە بەس ئەو نوکتەکانی ناوهێنە بۆ باسەکەمەوەی ناو سۆشیال میدیا بازەکان و خاڵە ترامپ لە شوێ ئێستا ئەوە شێ ئەیان و شێت بەس بە شێ دەگیرێ تۆ بڵێ ئەوە مەساحبمایە بەخوا ئەیوەشان وڵی مامەسا جۆرجیش بۆین باخێ سووری بەستوە ماڵیاوە بێ هەر ئەڵێ تینبێکبەوە نابێت کاول کرد سەرێکان هەرڵێ ئاڕاستەمانە بە کامێ ئاڕاستە وەکو کابرا کەزلەکەی وەشانە ئەدانێتری بووە ئەو سەرۆکەی ئۆکرانیا داماوەڵە کەس لە سەرم هەڵی نەیەوت یاخام قسان لە چایخانای نەکەین دەچوە بیکەین ڕەنگە بڵێن بۆچی بۆ باسانە ئەمە چایخانەوی ترەمە قسێکی تیاکرێ ئەمە بۆ نەکبەتی کاتی خۆی کابراگە چێ عەبدێگەکڕێ جانە عەبدە فرۆشن عەبدێکی ڕەشەکانەکڕێ زۆر عەزەڵاتیەکی ئەمەە بەقۆت بە کاکەجلە کە نایکڕە کابراڵە خەمە نەبێت دەرەقەت یەک عەشرە دێ بەتەنیا ئێوە کاتی خۆی پێویستیان بۆ ئەم بۆ حیمایە کڕێتی ئەیکڕێ لەگە خۆی و کاروانی پێبێ نازانم باری چییە با لە حیجازە و بۆ شام لەگە خۆی باکەین ئەکەونە ناو عەلی بابا و ئەربعین حەرامی چل دزەکە هەڵا کابرا ڕوتەکەنەوە بە هەر هەمویان ئەم هەمووە نییە ئێشتا وەکو ڕوتیشەکەنەوە خۆ ئازانە چی ناخۆشی بەرامبەرەکەن هیچ ئەم کابرا ڕقیان ناسی هەتا ئەگاتە سەری چلەمدانیان کە ئەیتر خەریکە تەعادا لە کابراشەکەن خاوەنی کەکڕیوێتی ئەڵا لە چلەمە عەبدەکە یەک هاوارەکە یاک نەڕاکان نیە بۆیان ناسی هەر چلیان نەکوش ئاغات بەم لای ماچەکەوی کە کڕیوێتی وەڵە بەخوا عەبدێکی چاک بۆ شەنە بیلە ئەچێتەوە بۆ شوێنەی کە دوای ساڵە کاگەڕێتەوە کابرا بێت خوا چۆن عەبدێ بوو وەرە ماڵەوە بێ چۆن عەبد جام جارە چلم نەچوە بوو لە 39 شات و ڕەنەبوو حتا نەگەیشتە سەری چلەم لە چلەم ئایتە تووڕەبووتی جا باشە بەشم لە شوێنە دەبوو خۆ بە دەکە ئەمەش ئەم هەموو دەوڵەتە ئەم هەموو عالەمە سەیرەکە بەحسا بۆ توێنە نازانم حلفی ناتۆ لەسەری هەڵەیەنێک یەک کەس کارێکی بەسەری وەنی و دەمەوە هەموو عالەم سەیرێنەکە بەڕاستی کارە سات وەڵا برا ئیشەڵا بەشم خۆی گەورە بیکا خۆم کابراش میجازیە پیوەستێ ئەمە لیژە ئیشەڵا بوەستێ بەس کاکە لە هەمووی ناخۆشتر باوکم وەڵا جەلاجیان بۆیە پێشمان ناخۆشە خۆ ئەمە خەڵگەڵێک کە باسی سیاست ناکەینەمە باوەڕتانە بێم لەم ڕادیۆ حەز ناکەم هیچ باسی سیاست بەس باسی گرانیەکەم ئەڵە گەرمی هەموو دنیان لێوێت ئەڵە گەنم گرانە بێ کورە نازانم زەیت گرانە بێ کورە زۆر شت باس بووە بەخوای گەورە ئار گران بووە شەکر گران بووە خەڵوز ئاخر خەڵوزی ئۆکرانی باشترین جۆزەکەشیان نەبوو بەداخەوە وەڵا لەمە دو کابرا نێرگەلەتوێ بێت چڵەداری پێوە بێ بۆ کورە ئەرە وڵای ترەوە جۆزی خۆمان باشتر پاراکە ئەویان باشە ئەویان بۆ خۆمان بەس کاکەمانیش هەقیم چەند ساڵەمان دیەکەمە بڕوا بکە بە دەنگەی فرۆشم تۆ بە لەمە باچینە پێشەوە وەڵان لەوە ئەچێ کاگەڕێباز چێ بێ پێمان بڵێ چێمان لەگەڵا کاکە میرانمان لەگەڵا لە ئەڵمانیاوە کاک میران گیان سڵاو لێبێ کاکە میران سڵاو لێوە لە ئەڵمانیاوە تا کوردستان چاوێک بێکتا ماز دەکەم هەموو کارمەندەکانتان مامە جەلال گۆڵەی جەنابەت کاک مامۆستا گیان هەمووتان خۆشەویستن چاوی منی کاکە میران گیان ڕۆحەکەم مامە جەزاگیان بەڕاستی لێرە لەو غوربەتەی جاری واتەمەشاتانەکەی بەڕاستی دڵمان پێتان دەکرێتەوە بەو قورانەی ڕۆژی هەڵدەستم لە خەوڵ دەستم کە نەچمەشەوانە ڕێک دەیخەمەسە بەرنامەکەتانەوانەی کە لە یوتیوب داتان بەزاندەوە بەڕاستی جێگەی خۆشحاڵینە سڵاوێکی بێپایانم بۆتان هەیە بۆ میوانە بەڕێزانە بۆ تاک بە تاکی کارمەندە خۆبەخشەکانتان زۆر سپاسەکەین باوەڕ هەبێمە چەند ئاواتمان دڵخۆشکردنی ناوخۆیە دە ئەوەنە ئاواتمان دڵخۆشکردنی برا و کەس و کار و خزمەکانمان لە تاراوگە و لەو دوورە وڵاتانە بەڕاستی وایە بۆ قورانی لەو ئەوروپادی و یعنی ئێوە کوردی ڕەسەن یعنی چی ئەو بەرنامانە و کەسە بەڕێزانە و هونەرمەندە خۆشەویستانە بە زەربوونەی بانگ دەکەن ئینسان ئەهوان دەبێتەوە کە گوێی لێ دەبێت هۆ بەناشکر وە ناڵم کەناڵەکانی کەوانەی دێنە سەر تەلەڤیزیۆن و بە کاک جەلال گۆڵەی دەڵێ بەدە دەفتەر و 20 دەفتەر ویان دەکرێت بۆ قورآندێکی سەر کەناڵەکەی زووێکسە لای دەبم دەڵم یا کوشت و بڕە یا دوو نەفەری وا دێنتە سەر بەرنامە یا چۆن بڵێ یعنی بەس زوو خاو دەکەم بەدڵی ئەو خەڵکەیدا بەڕاستیەوە جێگەی خۆشحاڵی میلەتی کوردن
وڵی کاکە میرانجیان ئێمە هونەرمەندەکان نییە دەستا کاکە حەمەوەستی تەشریف هێناوە لە جوانڕەوە ڕێز و حرمەت و خۆشەویستی دنیامان هەیە بۆی ئەو پەڕی ڕێزی لێگرین هەندێک کەناڵ هەیە من حەز ناکەم ناوی کەناڵ بێنم هونەرمەندەکە بە نازانم مانگەنەیە لە لوتی و لە گوێچکەی و جلگرایە لە زمانی و وڵی تێناگەم ئەو چی لاقی بە گۆرانی بێژەوە وای لێ بکەی ینی ئەبێ یا بە هونەرمەند ئێمە هونەرمەندەکە ئەو پەڕی ئێستا بڕۆ دڵمان خۆش بۆ دەنگە خۆشەی کە هاتووە هونەرێکی جوان و ڕەسەن هێناوە پێشکەشی ئێمە ئێوەیەکە باس ژلەکانی من زۆری تێچوە ئەمڕۆ هەر مردم هێمە لە تەواوی دنیا شێوازەتر نەمەناس وەڵە ڕاستە کاک میرانجان کاکجەرا گوێ لێ بۆڵە جلەکانی من زۆری تێچوە ڕواگە لێ بۆ جوانە دەزای بچێتی مام جەلال گۆڵی قالە و ساڵە هەبوو کاتی خۆی دێکرد لە گەردەلوون بەزەکان حینی مامە ساڵەیە بیرزە ڕاستەکە ئەوەی لە لولەکە بابە بوو بەڵێ بەڵێ کاک عریف ئەمەتاڵە ئەو ڕۆژ پەیوەندی پێوەکرد بە خوار بۆی وەرنەگیرە کۆمنتێکم بەلاتی نووسی بە کامێرەمانەکەی گوتی تخواگر بۆم بخوێنیەوە نازانم لاتنیەکەی تاوانە و کاک عریفەوەتە بەڕاستی جێگەی خۆشحاڵینە بەڕاستی دەبوو حکومەت ئەوڕێکتان لێ باتەوە نەفەر بێتە سەر قەبەز بە کوێرایی بڵێم چ بڵێم وەڵای نازانم داوای ماچی لە مردووی ناکرێ زۆر خۆشحاڵین کاکە میرانجان ڕێز و سڵاوی ستافی ڕادیۆی گەڕیان بۆ تۆی بە ڕێز و خۆشەوی چاو ماچەکەین قوربانتم خۆشحاڵ بووم جێم لە دەنگتان و مامە جەلالی ژەوڕ بۆتە چای تێ دەکات خزمەت میوانەکان دەکات ئینشەڵا دەوێت لە هەموو بەرنامەکان پەیوەندیان پێوەکە بەخواوەندە خۆشحاڵم کە بەرنامەکانتە دەبیم پڕ بە قاقا پێ دەکەنم بەو ژووری ماڵەکەم قوربانم کاکە میرانجیان برای ئێمەی وەڵا ئیتر کاکە ئەوەی ئیشەڵا پێمان کرێمە لە خزمەتان هەین بەس مەقسەدم لەو هونەرمەند و هینانە ئەوێ بوو یەک قاچاکەت و پانتۆڵ بە دەوەرە قاکڕن بە شەرم ڕادیۆکە ئێمە بای 15 وەڵای ڕازەکەی ئەو بەرهەم کاک بەرهەم شەمامی لەو ڕۆژانە بەندێکم گوێ لێ بوو وتی ئێستا وام نهات و ناچمە کەناڵەکانیش وتی دێت با بۆ کەناڵەکەی شەرت پێ دەکات بە شەڕ دەدا لەگە هونەرمەندێتر تێویش ئەوەی نەما وەڵای وتم ڕازەکە وڵ بەو ملێ لە باتی هونەرکەن هونەرمەندەکان بەیەکتر داڵێن نەگژیەک خۆ برا هونەر دەکرێ و هونەری کوردی ڕەسەن هەیە و خەڵک گوێ دەگرێت خۆ دوور لە ڕوویەوە هونەرمەندەکان شکەڵە شێرەوە نییە بیاڵێنیە جانیەک لەو کەناڵانە ڕێز و احترام و خۆشەویستی بۆتان هەیە ئەوە خەتای ڕێز و حرمەتمان هەیە بۆ جەناب کاک میرانجیان زۆر سپاس بۆ کاکە میران ئەزانی قوربانتم خۆشەویستم نانە کەناڵە جوانەکەیەوە بێبەریە لەو شتانەکە جەلالگیانەوە خۆشەویستی ئەو میلەتە نەخۆشەویستی ئەوانە کە لە هونەر تێدەگەن کە لە ئێوە تێدەگەن برای عزیزی ئێمەی برای عزیزی ئێمەی خۆشەویستی ماوە جەلالگیان سەرچاو یەک شتە ئەچینە لای ئەخیل گۆرانی بەس باەک ڕوونکردنەوە بەم ڕوا بکەن ئەو کاک جەزایە هەتا ئەم دقەیە سوێن ئەخۆم بەخوابایی سی وەرەقە بەز و پێسی سوتاون خۆم ئاگام لێ باشە بەس وایر جاخۆ دوکانەکە هیچی تیانەمە هەموو یەناوە بۆ ئێرە من 2 ساڵە بە ئێستاشەوە هاوارەکە مەڵم بە وەرن خۆتان وەزعەکەمان بەس وەرن بیبینن کاکە خۆ ئەم پیاوە ڕاستە لە حیزبێکایە بەس سوێن بەخوایەک زەلام 1 دینار و 1 دلار و 1 سنتینە هێناوە مەعەداوە نەبیانیا لەم ڕۆژانە پەکمان کە وازانم ئاسیا بوو ئاسیا زۆر سپاسیانەکەم هەش پاتریان بۆ ناردین سوپاسی کۆمپانیای ئەجەنسیەڵەکەین بەڕاستی هەتا پرزگەی بەردەمی دەرگاکەیان من دەستیان ماژەکەم لەبەرەوەی فریامان کەوتن یعنی کاکە خۆ هەر ئاسیاییان نییە شارم ناگام لێ بۆ نمونە کاکفارە دایمە لەسەر خەتە بۆ هەموو شتێک بۆ هەموو بەس ئەو هەموو کۆمپانیای ئەم هەموو خەڵکە زەبەلاحە ڕێزمانەیە ئەوە مەقسەم لەوە بوو کەوتم پارەی ڕادیۆکەی ئێمە هیچ چاکەت و پانتۆڵێکی ئەو برادرانەیە کە لەوێ هینیەکەن بەزیتر ڕۆژێک یەتی شەڵا ئێمەش حەقی خۆمانیان لەکەینەوە سپاس بۆ کاکە میران ئەم ێوارێ بەرنامەکەمان زۆر خۆش بوو سپاس بۆ کاک جەلاگۆڵەیی سادەیی و ساکاری و خۆشەویستی خۆی دووپات کردەوە لەبەرەوەی من بەتەمام لە بەرنمەیەکە منەوە پێتان ناڵم سپرایزە ئەو چایچێ بێ من ڕۆڵێک ترە بینم لە ناو بەرنمەکەیە بەس پێتان ناڵم بۆ کاتی بەرنمەکە بۆی خۆتان باوەڕ بکەن کە لێرە هیچ کەسێکانی ئەو شتانە لای ئێمە هیچ پلە و پۆست و پایەک هیچ لای ئێمە بە زمانی ڕۆژهەڵاتی کە ئەرزشی نییە هیچ شتێک لە ئێمە گرنگ نییە تەنها دڵخۆشکردنی هاوڵاتی و سادەی بوون و خاچی بوون ئێمە لە ڕەنگی ئەو گوێنێ خاچی ترین لەگەڵ ئێوەیە سپاسی کاکە بابانجانەکەم سپاسی کاکە ڕەحیمەکەم ئەوانە بە سپاس هەن نابێت کاکە میرشاد و کاگامان جو هەموو کاکەکان کاکە ڕێباز کاکبوران هەمووانی لە پشتی کامێرەوەن و لە ناویشانە کاک ئەحمەد خۆشناوەتی خۆشەویست و هەموو ئەوڕێکان ئێمەتوان ناونیانی بەڵام مەجبورم ئەم جا ناوێنم هەمووی خۆبەخش و مادوناسن
ئێوەی سانمەوە بە بینەران و بیسەرانی بڵێن کاک حەمەدجان لەگەڵ دیارەکانی کاک محەممەد چەند گوارانێک بە دوای یەکات تێڵ چێشەکات ئەبێ بە دیاری بەرنامە تۆ ئەگەر هەر شتێکشت ماوە قسەیەک بکەی بۆ بیسەران و بینەران منش لەلایەن خۆمەوە زۆر خۆشحاڵ بووم کە گەیشتمە خزمەتان خزمەتی جنابووکەوە سە گەیشتمەتە خزمەت و ڕوویمەتە ماڵی هەموو کوردێکی خۆشەویست دەستی هەموو باوکو دایکۆلی خۆشەویستی ئەم خاکە ماچەکەم پێشکەشی خۆشکانی خۆم براکانی خۆمەکەم ئەوەی کووردە جێخۆیەتی سڵاو بنێرم بۆ پارێزەرانی خاکی پیرۆزی کوردستان سڵاو بۆ پێشمەرگە دەستی هەمویان ماشەکەم یاخوا سەلامەت و تەندروست بن یاخوا نمونەی هێوەی ژەروانە زۆر بێت و باوەشتان هەروای نەکراوە بێ کە وەکو منمانان بەبێ ئەوە کە هیچ کێشەیەکی بێ و بێت و ئەوگەر هوەرێکی خۆی هەز پێشکەشی خەڵکی بک بە ئەوە کە مەسەڵەن هیچ کێشەیەکی بێ زۆر خۆشحاڵم منیش یەک و دوو گۆرانیە بە دوای هەموو یێژمی و ئیتر لە خزمەتانە خواحافیسیەکەم و یاخوا ئومیدەوارم ئەوەڵبار و ئاخربار نوێت و بتوانم جارێتر و چەندها جارێتر بێم و خزمەتان و بچووکی هەموو خۆشەویستان بکەم ئەوەیەوە ئەمان بینێ و گوێی واوە دەنیشمان بە قوربانتان کاکە بابان کاک ڕەحیمجان کاکە جەلات تۆ چ نەماوە خواتان لەگەڵ هەینار هەینار
خاني سليماني كزنبو بألام ويا هينا يا هينا بيا وانم يا هاتو ربو فلا يأجولا خليفة يا ربي كالير وبنوا أول وبنوا يا يا ربي كالير وبنوا أول وبنوا من ميلم وبلاي كالير كونوا أول يار كونوا من ميلم وبلاي كالير كونوا أول يار كونوا ومسم ومرامسم أشكر كلا دسم أشغب روي بيوسم ولا لا داني شكا للجيش كسي أول جيش كسوا بري 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 جوان كالي سروي بربيان هوار سروي بربيان بري 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 جوان كالي سروي بربيان هوار سروي بربيان خوشوي سيلم ظلما خوش ما بدلو بيان خوش ما بدلو بيان ويمسم وبرامسم اشكر خلا دسم اشغب روي بيوسم ولا لام داني شكا للجيش كسم اول جيش كسم پێشکەشی هەمووتان